أيها الشعب العراقي الكريم، السلام عليكم ورحمة الله وبركاته. عدنان زورفی کاندیدی ڕاستپێردراو بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکوومەت لە پەیامێکدا دوای ڕاستپاردنی بەڵێنیدا عێراق لە ململانێ هەرێمی و نێودەوڵەتیەکان دوور بخاتەوە. عدنان زورفی ڕایگەیاند کار دەکات لە پێناو دوورخستنەوەی عێراق لە ململانێ هەرێمی و نێودەوڵەتیەکان. هەروەها بەو ئاراستەیە کار دەکات کە چەک تەنها لە دەستی دەوڵەتدا بێت و دیاردەی چەکداری لە دەرەوەی یاسا بنبڕ دەکات. لە پەیامەکەیدا زورفی بەڵێنیدا کە بە هاوکاری لەگەڵ نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق ئامادەکاری بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی ئازاد و بێگەرد لە ماوەی ساڵێک دوای پێکهێنانی کابینەکەی. لەبارەی خۆپیشاندەرانەوە وتی گیانی خۆپیشاندەران و چالاکوانان دەپارێزێت و داواکاریە ڕەواکانیشیان جێبەجێ دەکات و بەجددی کار دەکات بۆ دەستگیرکردنی بکوژانی خۆپیشاندەران و چالاکوانان. ڕۆژی سێشەممە بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق عدنان زورفی سەرکردە لە هاوپەیمانی نەسر بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکوومەت ڕاستپارد. لە کاردانەوەی لایەنە سیاسیەکانی عێراق بەرامبەر ڕاستپاردنی زورفی هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری و ڕەوتی حیکمە بە سەرۆکایەتی عەمار حەکیم دژایەتی خۆیان نیشاندا و ڕایان گەاند میکانیزمی ڕاستپاردنەکە پێچەوانەی دەستورە. هاوپەیمانی فەتح لە ڕاگەاندراوێکدا ئاماژەی بەوە داوە ڕاستپاردنەکە ڕەت دەکاتەوە و هەموو ڕێکارە یاساییەکان بۆ ڕاگررتنی دەگرێتە بەر. هاوکات ڕەوتی حیکمەش ئاماژەی بەوە کردووە کە چاودێری میکانیزمی ڕاستپاردنەکەی کردووە و ئەو میکانیزمە ڕەت دەکاتەوە و هەروەها داوا لە سەرجەم لایەنەکان دەکات پابەند بن بە دەستور و شەراکەتی نیشتیمانیەوە. لە بەرامبەر دژایەتیەکان ژمارەیەک فراکسیۆنی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق پاڵپشتی خۆیان بۆ ڕاستپاردنی عدنان زورفی ڕاگەیاندووە. فراکسیۆنی بەرەی ڕزگاری نیشتیمانی کە خاوەنی 11 کورسیە پشتیوانی خۆیان بۆ ڕاستپێردرا و نیشانداوە. جگە لەوە ڕەعەت دەهەلکی سەرۆکی فراکسیۆنی هاوپەیمانی هێزەکانی عێراق لە ئەنجومەنی نوێنەران ڕایگەاندووە پشتیوانی عدنان دەکەن و پێیان وایە مەرجی بوون بە سەرۆکوەزیرانی تێدایە. فراکسیۆنی بەرەی تورکمانیش کە 3 کورسیان هەیە ڕایگەاندووە ئەندامی فراکسیۆنەکان هەڵوێستەکانیان یەک دەخەن بەرامبەر با ڕاستپاردنی زورفی. هەرچی لایەنە کوردیەکانن تا ئێستا هیچ دژایەتێکیان بەرامبەر زورفی پیشان نەداوە. ئەوان زیاتر چاویان لەسەر ئەوەیە بەرنامەی کاندیدەکە تا چەند داواکاریەکانی هەرێمی کوردستانی تێدا جێکراوەتەوە. با پێی ئەو ماوە دەستوریەی کە لە بەردەمیدایە پێویستە عدنان زورفی لە میانی 1 مانگدا کابینەی حکوومەتەکەی پێک بێنێت واتە 16 مانگی نیسان دواوادەی زورفی دەبێت بۆ متمانەدان بە کابینەکەی. وحدة الصف، تضميد الجراح، رأب الصدع، المهمة الأولى لهذا الرجل.